بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ باز لە داهاتووی جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران دەکەین بە قسە لەسەرەوە دەکەین کە ئامانجی ئیسرائیل و ئەمریکا لە ماوەی ئەو 5 ڕۆژ یاخود هەفتەی یەکەمی جەنگ چی بوو ئایا هیچیان بەدەستێناوە وایە هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران و سوپای پاسداران توانای سەرکردایەتیان ماوە توانای هێرشیان ماوە لەم قۆناغەدا یاخود سەرکردایەتیان لەدەست داوە هەروە قسە لەسەرەوەژەکەی قۆناغی دوم کە لە قۆناغی یەکەم نەیانتوانی ئۆپراسیۆنەکان تا ڕادێک سەرکەوتوو بێ بە ڕوخانی بڵێن ئێران ئایا لە قۆناغی دووەمدا چی لە خۆ دەگرێ پرچەکردنی گروپە ئۆپۆزیۆنەکانی ئێران یاخود گرەوکردن لەسەر ڕاپەڕینی خەڵکی ئێران ئایاوە ڕوودەدات وەلێ کەوتە شتیرۆ لە ناوچەکە و هەرێمی کوردستان دەبێت چۆن مامەڵە بکە بە تایبەت دوایەوەی کە لەلایەن سەرۆکی ئەمریکاوە داوای لێکراوە کە و ناوچێ بەکاربێنرێ بۆ پرچەکردنی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی گواستنەوەی چەک بۆ ئێران ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد بازانی ئەندای مەکتەبی سیاسی و زودنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان قسەی لەسەر دەکەین کاکتۆر بەخێر بێن سوپاسیان بەدەبوون دەکەین ئەگەر سەرنجی بەڕێز بزانم لەسەر جەنگەکە و ئێمە 5 ڕۆژمان تێپەڕاند لەم جەنگە ئامانجەکە ڕوون بوو بڵێن هەندێک وا پێشبین دەکرێت کە لە ماوەی چەند ڕۆژێکدا دەسەڵاتی ئێران بڕوخێن ئایا ئەو ئامانجیان تاکو ئێستا بۆ هاتەوتە دی یاخود بڵین ئێرانیش تاکو ئێستا توانای ئەوەی هەیە کە مقاومە بکات بەرەنگاری بکات و هێزەکانیشی ناوەندی بڕیاریان لەدەست نەداوە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه أجمعين سپاسی جەنابتانەکەن سپاس شەو باشی لە بینەرانی ئەم کەناڵە خۆشەویستەکەم و بە تایبەت لە جەنابتان کاکاجی خۆی لە ڕاستیدا بۆ وەڵامی ئەو پرسیارەی جەنابتان طبیعەتەن ئەمریکا و ئیسرائیل ئەوڵێن ڕژێمی زایۆنی شارەتیان بەوە کرد لە مەودای 4 ڕۆژە هەموو شتێک تەواو دەبێت ئەوە 4 ڕۆژی شتێ بەڕێ و بەعکسەوە تا ئێستا گەرمتر ئەبێ و گەرمتریشە جەنگەکەش زیاتر فراوان بۆتەوە تەنها لە نێوانی ئیسرائیل و ئەمریکا و جمهوری ئیسلامی ئێران نییە بەڵکو ناوچەکەشی گرتوتەوە و هەر بەوە شەوەڕانەوەستاوە بە حەقیقەتەن ئاگر و پریشکەکەی خەریکە بگاتە ناو دەور و پشتش عێراق و تەنانەت هەرێمی کوردستانیش و بە تایبەتر شاری هەولێری خۆشەویست طبیعی ئەو ستراتیجی ئەوان دایان نابوو بە دید و بۆچوونی خۆیان بە چەند ڕۆژێ تەواو ئەبێ ئەو هەدەفەی کە هەیان بوو خۆیان بە ئاشکرا ئیشارەتیان پێ دەکرد کە ئێمە لە لوتکەی هەڕەمەکە ئەدەین کە ئایەتوڵڵا خامنەئیە و لە هەمان وەختا و قیادانەی کە لەگەڵ یایەتی پاشانیش لە ژێرخانی وزەی ئەدەین لە هەمان وەختا هەرچی ڕۆکێتەکان هەیە و دژە ڕۆکێت هەیە ئەوانە هەمووی دژە تیارە هەیە هەمووی ئەوانە لە ناو ئەبین دوایەوەش ئاخر قۆناغی ئەوەیە کە هەوڵەدەین خەڵکەکەی ئێران هەڵسن و ڕژێمەکە بگۆڕن بەڵام دەرکەوت هەموو ئەو قسانەی کە ئەیان کرد هەموو ئەستراتیجی کەوا تێگەیشت بوون هەمووی وەکو بڵقی سەرئاو بووە ئێستا بە مباشر و غیر مباشر داوای ئەوەکەن کە بە جارێککە دانوستاندن بێ لە کاتی شەڕایە ئێستا داوای ئەوکەن دانوستاندن بێ و شارەت بەوەکەن ئێمە پێمان باشە دانوستانەکان تەواو بێ لە کاتێکە مراوغە و فێڵیان ئەکرد لەوەی کە دانیشتنەکە ئەەکەین و خەریکە ئێمە بگەینە دەرەنجامێک لە هەمان وەختە هەوڵی ئەوەیاندا کە با بڵێن ئەو کارە تیرۆرەی کە کردیان کە لە هەموو قوانینی دووەلیە یعنی سەرۆکەکان جارێ پارێزراوە حتا ئەگەر شەڕش ئەکرێ بەڵام بۆ ئەوەی بتوانێت ئەو سەرۆکانە چارەسەری مەسائلەکان بکەن ینی ناگاتە ئەوەی کە لەسەر ڕەسی هەڕەمەکە بدا کە لە ڕەسی هەڕەمەکەیدا مانای هیچ نایەڵێتەوە بۆیە ئەوان ڕاستە شەڕەکەیان داگیرساندنەوە بەڵام ئێستا شەڕەکە بەویستی ئەوان وا پێدەچێت کە تەواو نەبێ بۆیە پەنا بۆ شتی کابن کە احتیمالە لێرەدا باسی بکەین باشە بۆ ئەوەی شکستەکەی خۆیان با بڵێن پینە بکەن باشە کاکتۆر وەکو هێزەکانی ئێران بڵێن هێزی جۆرا و جۆر هەیە سوپای پاسداران هەیە سوپا هەیە بڵێن ناو سوپای پاسدارانیش دابەش بوون هەیە بەسی چێ فەیلق قودسێ بڵێن زۆرە هێزی جۆرا و جۆر لە ئێران تاکو ئێستا
ناوەندی بڕیاریان لە نەست نەداوە چونکە خوێندنەوەگەوە بوو دوای تیرۆرکردنی ڕابەری باڵا ناوەندی بڕیار لە دەستدەن توانێت ئەوان نەمێنێ هێرش بکەن. ئێران قوڵایەکی حەضاری هەیە، ئێران مەشهورن بەوەی سەبر و تەحملیان هەیە. ئێران جمهوری ئیسلامی ئێران منطقەیەکی زۆر فراوانە، یعنی زۆر شوێن هەیە هەر ئێستا هەر لەوانەیە نەزانن ئێستا شەڕە لە ئێران و لە بینی ئێران و با بڵێن ئیسرائیل و یانەوەتە ڕژێمی زایۆنی لەگەڵ ئەمریکایە. لەبەرەوەی وڵاتی ئێران وڵاتیی زۆر فراوانە. بە تەسەووری ئێمە ئەم حالەتی ڕۆکێت و مەسایلیکەوە ئەوانە چونکە حکوومەت و مؤسسای دامەزراوەیە ئەمە تەجروبە و ئەزموونی زۆریان هەیە. هەفتە قیاداتی زۆر گەورەیان بە سەرۆک کۆماریشەوە ئەو بوو لەو تەقینەوەی کە کرا و خامنەئی ئایەتوڵڵا خامنەئی یەکێک بوو لەوانەی کە لەناو ئەو هەفتا کەسە بوو، بەڵام ئەو بوو قۆڵی پەڕی و وەزعەکانی بەسەر هات. زووترین کە توانیان ئێوە خۆیان با بڵێن ڕێگزەکان خۆیان ڕێکخەنەوە چەندەها ساڵیشەوە سەرەتایان بوو، بەڵام ئێستا معلومە لە ڕێستان زیاتر لە 3 عەقدە 30 ساڵەوان هێز و توانایان هەیە و کۆمەڵە خەڵکیشی زۆریان دروست کردو، هەروە بە ئاسانی بە قەناعەتی خۆی ئەمریکاش، بە قەناعەتی غەربیش، بە قەناعەتی زۆربەی زۆری تێژەرانیش ئەوە نییە کە ئێران وەکو لوقمەیەکی زۆر ئاسان بێ بخورێەوەی تردا تەواو بێ، چونکە هەروەها ئێران تەبیعەتی بە هەموو قەومەکانەوە تا ڕادەیەک قوڵایەکیان هەیە، ینی بنیەی خۆیان ئاوا دروست بووە کاتێککە هێرشێکی زۆر ئەکرێ بۆیان حتاگە معارەزش من لەگەڵ یەکتریە وەکو وڵاتانی کەش هەموو ئەوانە لابن و محاولە ئەکەن وڵاتیان داگیر نەکرێ. ئەوە صیفەتێکە لە تاریخ ئەوان هەیە، تەنانەت حتا لە سەردەمی ئیسلامیشا بە شێوازەی کە هاتنەوە کە کاتێ نەیانتوانی بەرامبەر با بڵێن هێزی مسلمانان ڕابۆستن و هاتنە ناو ئیسلامەوە، بەڵام بە شێوازەی کاریان کرد. بە هەر حاڵ من ئەوەی کە تێگەم هەروە ئاسان نییە، ینی لوقمەیەکی زۆر ئاسان نییە و ئێران توانێتی تەکنۆلۆژیایکی زۆر گەورە بکە و اعتیماد کاتە سەر خۆی هەموو ئەو ڕێکۆی توحتا ئەو درۆن و شتانە هەمووی خۆی دروستیکە و ئەمەش لە تەوەقعاتینە بە نەزەری منە ئەمریکا بوونە ئیسرائیل بوو. بۆ یەکەمین جار با بڵێن ئەو کیانە ئەو هەموو با بڵێن زەربەیە و ئەو هەموو با بڵێن کوشتاریان تێدا دەبێ. معلومە لای بەڕێستان ئێستا حاڵەتێکی زۆر ئیستینفاری گەورە هەیە و ڕاکردن هەیە لە وڵاتە و تەنانەت حتا زۆربەی زۆریان بەرەو قوبڕوس ئەڕۆن، بەرە وڵاتانی کە ئەڕۆن و بە ئاشکرا تقریبەن وڵات بەجێ ئێڵن. ئەوان وایان تەسەورە کرد ئەو عەردەی کە بە نەزەری خۆیان کە عەردێکە هی ئەوانە و عەردێکە دەوێ سەرەکەون بەسەر هەموو مسلمانان و بەسەر هەموو دنیای هەموو دنیاکەوێتە ژێریان ژێرپێیان، ئەوان وایان تەسەورە کردی تردا هەر ڕۆژە لە ڕۆژان ئەو واقعی کە ئێستا بینن نایبینن لەوێ بۆ ئارامی ڕۆیشتونە، بەڵام ئێستا بینیە ئەم ئارام نییە وڵاتە و بە تەسەوراتی خۆیان هەموو عالەمی ئیسلامیەکەنە لوقمەیەک و ئیتر ئەی خۆن و تەواو قوتێدەن. ئەوە تا بەرامبەر حەماس معلومە لای بەڕێستان بە هەموو ئەو قۆتانەی غەرب و بە قوواتەکانی بە هێزی اقتصاد و ئابووری و مەسایلیکە ئەوە تا ئەوان سەرکەوتونە و ئێستا چۆکیان داداوە. ئەوە هەوڵی ئەویانەدا کە ئەوان نێڵن کە غەزە خۆتەزانی عەردێکی زۆر کەمە، بەڵام ئێران دەوڵەتێکی زۆر فراوانە و عومقیشی حەضاری هەیە، سەبر و تەحملیان هەیە، سەبر بە خۆیان دەڵێن سەبر ئینقلابیان هەیە. بەدیدە وەچوونی من هەروەها شتێکی ئاسان نییە، ینی با بڵێن تەواو بێ. ئەخیرەنیش من ئەوەی تێگەم استراتیژیەتی ئەمریکاش ئەوە نییە کە بە ڕژێمەکە بگۆڕێ و یانەوە تا ڕژێمێکی کە بهێنێت، چونکە بەدیل چییە؟ بەدیلی ئەوان چیە؟ بەدیلی ئەوان ئەبێتە فەوضایەکی زۆر گەورە. ئەوە عەکسی ئەو استراتیژیەتەی هەیە کە ترامپ ئەڵێ من لەگەڵ وحدەی هەموو ئەردی وڵاتەکانم و نامەیە خەریتە بگۆڕدرێ لەم ناوچانە و نامەیە بچمە ناو شەڕەوە. بەڵام ئەم شەڕش کە کرا ترامپ بەدید و بۆچوونی من با بڵێن کیانی زایۆنی ئەم شەڕی خستێنا ئەو شەڕەوە. معلومە لای بەڕێستان بە هەموو ئەو دیکومنتکارانەی کە هەبوو لەو جەزیرەیە کە حیابەری بوو بۆ هەموو ئەو دیموکراتیەتی خۆیان باسیکەن، مافی مرۆڤ خۆیان باسیکەن، هێشتا مەلەفاتی کەشماوە بەریکەن. لەبەر ئەوە ئەم شەڕا بە نید و بۆچوونی من ئەکرا ئەگەر ترامپ دەست با بڵێن نقطەی زەعفی نەبوایە ئەم شەڕە نەکرایە بە نەزەر. باشە کاکتۆر سەبارەت بووی کە وا هەندێک لە سەرەتای جەنگەوە چاوەڕان دەکرا، بۆ نمونە سیناریۆی ڤەنزوێلا لە ئێران دووبارە بکرێتەوە، جا چ بە تیرۆرکردنی سەرکردە باڵاکانیان بێت و دانانی کەسێکی تر
ئەوە بۆ ئێران بڵێن ڕووینەدا یاخود سەر ناگرێ؟ قەناعەتم نییە ئەوەی کە لێ بوو لە وڵاتە بوو لێرە ڕووبداتەوە، ئەوە ینی بە نەزەر دوورە و لە حاڵەتێکە حتا گەرشتی واژ ببێ، بەڵام بەدید و وەچوونی من یعنی ناتوانن، چونکە ئەوان بەدائیلی زۆریانێ، ینی با بڵێن قیادەیەکیان نییە دوان و سیان و چوار و پێنج بێ، هەر خۆیان پێش وەخت کۆمەڵە قیاداتیان گۆڕیوە، کۆمەڵێ سەرکردیان گۆڕیوە، کۆمەڵێ جەنەڕاڵاتیان گۆڕیوە لە شوێنی حساستر دایانیان ناوە. بەڵام ئەوەی کە هەشە ئێستا کە دەوترێ مەتەلەن ئەو قیاداتانە هەمووی فەوتاونەوە نەماونە عەجەبەن وایە و ڕاستە، یعنی ئەمەش هەر مەسەلەیەکە جێگەی گومانە، ئەمەش تەکتیکێ نییە لە قیاداتی ئێرانیەوە کێڵێ ئێستا ئایەتوڵڵا خامنەئی نەماوە، ئەوە تا با بڵێن سەرۆک کۆماری پێشتری ئێران ماوە، ئەحمەدی نەژاد ئەوە ئێستا ماوە لە ناو خەڵکیدا هات شۆ کردوشتی کرد، یعنی مەسەلەکە مالعلم ئەوان وتیان ئەحمەدی نەژادیشمان تیرۆر کردووە، لەو لاشەوە ئەڵێن ئەوان خۆیان تیرۆریان کردو، بەڵام لێرەشەوە دەرکەوتووە. ئەمە مەسەلە گەلێکە حربە، حرب خودعەیە فێڵە، بە نەزەر هەم ئەمریکا دەیکا و هەم ئێرانیش تەجروبە و ئەزمونێکی گەورەیە، عەرزم کردی عمقی بووە، ئیمپراتۆرەتی زۆر زۆر گەورە بووە، ئەم ناوچانە چی بە ئیمپراتۆری ڕۆمەکان بووە، چی بە ئیمپراتۆریەتی فارسەکان بووە، لەبەر ئەوە هەروەها ئاسان نییە ئەم شەڕەکە بکرێت. و دوای ئەوە بەدیل بۆ ئێران چێیە، بەدیل بۆ ئێران چۆنە، ستراتیژیەتی جێگرەوەی ئێران چێیە و چێنیە، ئەمە مەسئلە گەلێکە هەروەها ئاسان نییە با بڵێن ئیتر وەڵاوە جمهوری ئیسلامی ئێران نەماوتەواو، ئەی باشە ئەوە هەموو قەومانەی کە چیان لێکرێ، کەونە گیانی یەکتری چی لێکرێ، عەرەبە، بروجە، کوردە، فارسە، تورکە، عەجەمە، ئەمانە هەمووی چیە کرێ لێی، ئەمە مەوزوع گەلێکە بە حەقیقەتەن هەروە معادلەی ئێران معادلەیەکی ئاسان نییە. دوای ئەو هەموو حدودانەی هەیە لەگەڵ هەموو ئەو وڵاتانەیە، ئەو موقعی ئەو وڵاتانە چی ئەبێ، دوایی تەوازونی مەنتەقەکە زۆر زۆر بە خراپی تێک ئەچێ. بۆیە ئێستا یەکی وڵاتێکی وەکو سین ئەوێ ناوبژی بکات لە مەعبێنیانە، هاتۆتە سەر خەت، وڵاتانی کە خەریکە بێنە سەر خەت، چونکە تەئسیراتێکی زۆر گەورەیە، گەروی هەرمز کە گیراوە، ئەوە بە تەبیعەت ئەڵێن زیاتر احتیمالە بچێتە 200-300 دۆلار بۆ بەرمیلێکی نەوت. ئەمانە هەمووی تەئسیراتەکە لە ئەوروپا، لە با بڵین لە ئاسیا، لە هەموو ئەو وڵاتانی کە لە ناوچەکەدا هەیە، بێجگە لە وڵاتەکانی کە نزیکە لە کەنداوە، وڵاتە عەرەبیەکانە، وڵاتە ئیسلامیەکانە، ئەمجا هەر بەمەشتەواو نابێ. ئەوە گریمان کە قەناعەتم نییە سەرکەوتنێکی ئەوتۆ سەرکەون، ئەوە مطلقە کە بە نەزەری من سەر ناکەون، بەڵام لە هەمان وەختە ئەی باشە دوای ئەوە چێ ئەبێ، دوای ئەوە ئەڵێن تورکیا ئەبێ، دوای ئەوە ئەڵێن ئیتر میسر ئەبێ، ئەمانە هەمووی کۆمەڵە مەسئلەیەکە معنای ئەم نیزامە کە بگۆڕدرێ ئەبێتە فەوضایەکی خەلاق، فەوضایەکە کەس بە کەس نابێ، احتیمالێکی زۆری شێ ڕێ بچێشێ بۆ حربێکی گەورە. ئەی باشە ئەمریکا ئێستا تهدیدی رووسیاکە، تهدیدی سین ئەکا، تهدیدی با بڵێن وڵاتانی کە تهدیدی پاکستانەکە، ئەمانە ئەی مەسەلێکە چییە؟ فێڵەکەن لە هەموو شوێنێکە، بەڵام ئەم ترامپە بە نەزەری من کابرایەکە لە ناو خودی خۆیانە ئەم ترامپ لە کۆڵەوەکەن، یعنی من بە دووری نازام، چکە زەربەیەکی زۆر گەورەی لە سیاساتی ئەمریکا داوە، ئەوروپا و ئەمریکا ئێستا ئەو علاقە باشەیان نییە لەگەڵ جارانە، چونکە ئێستا ئەوروپا خۆیان احتیمال ناکەنە سەر با بڵین ترامپ یانۆ تا سەر ئەمریکا، ئەوان خۆیان قۆت ئێستا دروستەکەن. بۆیە بەڕاستی ئەم معادلەی چێوەوە ئاسان نییە بڵێن دەی بە 4 ڕۆژ تەواو بێ، ئەوە 4 ڕۆژەکەش تەواو بوو، باشە ئێستا چی ئەڵێن بە خۆیان، بە قەومی خۆیان، بە وڵاتی خۆیان، بە وڵاتی دنیا، ئەوە 4 ڕۆژ تەواو بوو، ئەوە هەفتەیە کەش تەواو بوو، ئەوە مانجی کە تەواو بوو. باشە کاک تۆ لەسەر قۆناغی دووەم کە بازدەوە دەکرێت ئەوەیە کە بڵین هەوڵ بدرێ ڕێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی پرچەک بکرێن، جا بڵێ قۆناغی یەکەم لە ناوچە کوردیەکانەوە دەست پێ بکرێ، یاخود چاویان لەوەیە ڕاپەڕین لە شارەکانی ئێران بکرێ. خوێنەوەی بەڕێز چیەوە کورد جا چ لە هەرێمی کوردستان بێ و چ لە ڕۆژهەڵاتیش بێ، دەبێت چۆن مامەڵ لەم قۆناغە بکا بەوەی کە زیانی بەرنەکەوێ، یاخود کورد لە ڕۆژهەڵاتیش مامافی خۆی بگات و زیانی بەرنەکەوێ. خۆی ئەبێ بەڕاستی ئێستا بە نیسبەتی وەزعی کورد لە معادلە سیاسیەکەیە زۆر زەحمەتە و زۆریش قورسە، ئەو بە تایبەتی قیاداتی کوردی مەسئولێتێکی گەورە لەسەر شانیانە. کوڕی خۆمان نەکەینە قوربانی کچی ئەمە یەکەمیان. و ئێمە لەم معادلەیە کە خاوەن نەهێزێکی زۆر گەورەین، نە اقتصادێکی زۆر باشین،
بمان بتوانین ئێمە خۆمان بپارێزین لەو وەزعای کە هەیە خواتا بتوانین قیاداتی کوردی مەسئولێتێکی قیامەتی مەسئولێتێکی دنیاییان بەرکەوتووە. جەنابتان ئاگادارن ئێستا خەڵک لە کوردستانە لە چ بوارێکایە ئەوە تا موچەکە 120 میلیۆنەکە ئەنێردرێن میلیارەکە بەڵێ ئەوە تا گەروی هرمز گیراوە ئەو نەوتای کوردستان زۆربەی عێراق زۆربەی زۆری لێەوە ئەڕوە. باشە ئەگەر ئەم شەڕە بەردەوام بێ چەندێکی ئەوێ تاکو ئەو گەروە پاکەکەنەوە لەو سەفینانەیەکەوە غەرق ئەکرێ. ئەمانە هەمووی مەسئلەگەلێکە بۆیە ئەبێ قیاداتی کوردی زۆر بە عەقڵانە مامەڵە بکات لەگەڵ ئەم معادلەیە. هەوڵی ئەوە بدەین چۆن وڵاتان بە خەمی ئەوەن کە هاوڵاتیانیان بەختەوەر بێ بەختەوەریکەن. بەڕاستی ئەم دابڕداوڕای کوردستانیش تا ئەم ساتەوەختە عەلاقەی ئەو دوو حیزبە وەکو پێویست نییە. ئەوە تا ئەوەی کە ترامپیش تەلیفۆنەکە بۆیان ئەوەش مەسئلەیەکە. باشە بۆچی 51 لە سەتی ئەردی کوردستان کە لە دەست درا تەیارەکانی ئەمریکا بەبان سەری هەردوو سپاوە کایبینی ئەوە وەزعەکان منۆعێکە. ترامپ خۆی بە ئاشکرا ئیشارەتەکە ئەڵێ مستەشارەکان بە مریان و دووتیان چی بکەین ئەوە خەریکە ئەو ئەردانە هەمووی لەژێر دەستی کوردەکان دەرچێت. وتی با بزانین تەماشاکەین بزانین ئەوان مقاومەکەن یان نایکەن. ئەگەر مقاومەیان نەکرد ئێمە بۆچی کوڕی خۆمان قوربانی کچی خەڵکەین. بە فعلی ئەمە بما معنە ئەم کوردی ئەم قسەی وانە کردەوە بەڵام ئەبەم شێوازە دەرەچێ. ئەڵێ کە بینیم مقاومە ناکەن وتم وازی لێبێنن ئێمە زۆر باجمان داوە واتە لەگەڵ چیین لەگەڵ حکومەتی مرکزی هاین حکومەتێکی فدرالی بەس بەناو لە عێراقا فدرالیە ئەو مەساڵحی خودی خۆیەوێ ئەوە مەسئلە گەلێکە. لەبەر ئەوە لەم مەرحەلەیە ئەبێ قیاداتی کوردی زۆر حەکیمانە مامەڵەکەن. یەکەم ئەبێ قیاداتی کوردی بەتایبەت لە کوردستانی باشوورە هەوڵی ئەوە بدەن وەکو ئێمە زوو اقتراحشمان کردووە لەوەکو بزافی چاکسازی و گەشە کە ئەبێ ئەنجومەنی باڵای پارتە سیاسیەکان بۆ مەسلحەتی کوردستان هەموو کۆب بێتەوە و بەتایبەت سەرۆکی هەرێم کۆی بکاتەوە بۆ ئەوەی دابنیشین یەک بڕیارێکی حەکیمانە بدەین لەم مەرحەلەیە نەک بکەوین لەژێر تەئسیری فلان دەوڵەت و فلان دەوڵەت و فلان دەوڵەت. ئەبێ ئێمە خۆمان قەراری سیاسی خۆمان بەدەستی خۆمان بێ. باجەکە وەک کەمترە لەوەی کەوای ئێمە بچینە ناو معادلەیەکەوە بە طەبیعەتی حاڵ ئەگەر ئێمە تەدەخولی ئەو مۆزوعە بکەین شەڕگەکە ئەبێتە منتیقەی لە کوردستانی خۆمان و کوردستانی ئێران و شوێنەکانی کاوێ بۆ ئێبێ زۆر بە حکیمانە معادلەکە ئێمە تەماشایکەین. ئەبێ ئەو مستەشارە زیرەکانی کە هەیە لە ناو کوردستانە بە بەلاش ئەتوانن ئیستیشارەیان پێ بکەن ئەبێ ئەوانە هەموو کۆب بنەوە ئۆرفەیەکی عەمەلیاتی بەهێزدا بندرێ نەک ئەوە بێخەم بین. ئێستا بە زۆر دەسەڵاتی کوردی زۆر بێخەمە ئەوەش کە زەرێکی زۆر گەورەیە. دڵە ڕاوچەیە لە ناو هاوڵاتیانە زۆر گەورەیە ئەبێ با بڵێن دڵە ڕاوچەکان بپەڕێنینەوە وەکو عەرزمون کردن. چۆن وڵاتان مەسلحەتی هاوڵاتیانی خۆیانەوێ ئەبێ قیاداتی کوردیش بەو شێوازەیە بەتایبەت ئەو دوو حیزبە ئێستا ئەو ململانەیە کایانەوە لابن دەبێ نە حکومەت دروست بووە نە بەرلەمان کارا بووە بەرلەمانێکە ئیفلیج بووە حکومەتێکە ناتوان دروستیکەن و وەکو باس ئەکرێ یەکێک لە ئەمڕۆ کەسێک میێوانمان بوو ئیشارەتیشی بەوە کردوتی لەگەڵ بەریتانیەکانە بووین وتمان بۆچی ئێوە حەقی کورد نییە دەوڵەتێکی بێوتیان وڵا بۆ خۆ بۆ دەوڵەتی ناوێ بەڵام ئێوە خۆتان ئێستا خۆتان بوونە بە دوو دەوڵەت لە هەمان وەختان نەک دوو دەوڵەت ئێستا تقریبەن 4 دەوڵەتە. ئەوە پاکەکە بۆ خۆی باوەسی خۆی دێت و دەڕوە ئەوە پارتی وێکێتی ئەوە لەو لاشەوە کەرکووک کۆمەڵە خەڵکێکی کای با بڕێەوە لەبەرەوە بەڕاستی ئێمە پێویستیمان ئەمڕۆ بە وحدەتە بۆ ئەو یەکدید و یەک بۆ چوون بۆیە ناحەزانمان و وڵاتە زلهێزەکان پشتمان تێکەن سبەی دووسبەی وەکو وەرەقەیە بەکارمانێن وەکو ئەوەی کە لە ڕۆژ ئاوا بەکار هاوردرا ئەو هەموو هەزارە گەنجی کووردە بە هەوەنتە ڕۆیی پاشانیش وتیان ئێمە ئیشمان بەیەوە نەما ئێمە پارەمان پێتان داوە خۆ حافیستان بێ بڕۆن لەگەڵ حکومەتەکەی خۆتانە پێک بێن لەبەرەوە ئەمە با تکرار نەبێتەوە لە کوردستانی باشوور. باشە کاکتۆر سەبارەت بە ڕۆژهەڵاتی کوردستان بڵێن کۆمەڵێک هێزی ئۆپۆزیسیۆن هەیە ئەوان چۆن مامەڵە بکەن و ئایا ئەگەر قەرار بێ ینی ڕوبەڕوونێک بێ لەگەڵ ئێران بۆ لە ناوچە کوردیەکانەوە دەست پێ بکەنی ئایا پێکاتەکانی دیکە ئێستا بۆ نمونە باسی عارەب دەکرێت ئۆپۆزیسیۆنیانە بێ نازانم بەلوجە ینی چی بکرێ بۆی کە ڕۆژهەڵاتی کوردستان نەبێتە قوربانی لەم بارودۆخە
من ئەمەیە نمونەیەکت بۆ بێنمەوە ساڵی 1970 بەڵ هێرشەکانی بەناو ئەمفال کە کرا بۆ ئەو منتقەیە ئێمە لە منتقەی بازیان بووین ئەو ئێستا خەڵکی بازیانیش لەوانەیە گویان لە من بێ من 5 ساڵ لەو منتقەیە بووم هەر ناوی بازیانیش بڕا بەسەرما هەر خۆیان بڕیان بەسەرما من خەڵکی گەرفوکم ئەبەرەوە 5 ساڵ لە ناو معاناتیان نەبووم ئێمە کە کاتێ بینیمان شاخی ئەنجیرایە وەی کە شارەزا بێ شاخی ئەنجیرە قواتەکانی با بڵێن حکومەتی عێراقی هاتنە سەر شاخی ئەنجیرەیان گرت ئێمە ئەو دیهاتانەی کە مەجموعە بووین مەجموعەی مجاهید بووین لەو منتقانە لە دیهاتەکانە بووین دیهاتی من لە ئاخر دیهاتی ئالی گۆران بوو من بۆیە ئەم نمونەیانمەوە نەک بۆ پاڵەوانێتی خۆم باسی بکەم دیوانەکانمان کون کرد و قەراری ئەوماندا تا ئەمرین لەوێ شەڕ بکەین و خانۆکانی خۆمان بێتە قەبرمان هەموو دیوارەکانمان کرد و خانۆکانمان ڕەبت کرد بە یەکترەوە لە شاخەکەەوە با بڵێن جاشەکان هاتنە خوارەوە ئیتیفاقمان وە بوو تەقەیان لێ نەکەین بەڵکو ئەگەر عسکەر هات ئەوە تەقەیان لێ بکەین بەڵام ئەگەر جاشەکان هاتن جارێ تەقە نەکەین هەموو خۆمانمان حازر کرد و عایلە و شتەکانمان نردووە خوارەوە بۆ لای دێلێژەوە بۆ لای ئەو ئەشکەوتشتانە بەس ئێمە گەنجەکانمان بووینە تەقریبا نزیکی 100 ئەوەندە گەنج بووین لەوێ دیهاتەکانی کەش عینە حاڵەتی وامان کرد لە منتقەی ئیبراهیم ئاوا و شوێنەکانی کە گەنجەکانمان لەو منتقەی 4-5 دێ بوون بە فعلی کە هاتنە خوارەوە جاشەکانیان هاورد دوایەوە تۆپبارانێکی باشکراین کە کاتێ جاشەکان هاتنە خوارەوە ئیتیفاقمان وا بوو تەقەیان لێ نەکەین تەقەی کوشتن چونکە ئەوانە براو کەس و ئێمە لەوانەیە وەرەقەیەکی کردووە لەبەرەوەی عسکەری نەکات چوە خۆی کردو با بڵین بە جاشیان بە زمان حاڵی کوردستانی ئەوسەر کە کاتی هاتنە خوارەوە ئێمە تەقەمان لێکردن بەس تەقەی کوشتنە هەموو خۆیان نایە عەردا ئەو جا ئێمە پێیانمان وت کاکە ئێوە برای ئێمە تەقەی کوشتنمان لە ئێوە نەکردووە بگەڕێنەوە بۆ شاخەکە بزانە حکومەت خۆی نایەتە خوارەوە ئێوە کاتە قوربانی ئێستا من هەمان شت دێتەوە بەرچاوی ئێمە ئەمریکا ناوێت جوندەیەکی خۆی هیچی لێبێت ئەو شەڕە بە شێ بکە بە کورد بکە بە کوردی کوردستانی با بڵین ڕۆژهەڵات و بە هەمان شێوە ئێمەش بلچێنێ بە قەزەیەکی ئاوهاوە بە زمانی حاڵی على ئاساس سنوورەکانیەوە بپارێزین و کەس نێتە ئەمدیەوە ئەولا لەبەرەوە بە هیچ شێوازێک ئەبێ قیاداتی کوردی نەکەوێتە ژێر باری ئەوە با ئێمە تەماشاکەین ئەگەر ئەوان بە فعلی ئانەوێ بیڕوخێنن با لە لای منتقەی تورکیاوە با بیڕخێنن لا منتقەکانی کەوە بیڕخێنن لە ئەو شوێنانەی کە حدودی هەیە لەگەڵیانە بۆ لە منتقەی پاکستان و ئەو شوێنانەوە بەحاولە ناکەم بیڕخێن بۆ لە منتقەیەکی ئێمەوە دەیانەوێت لێرە دزە بکەن بچینە ناو خاکی ئێرانەوە بۆ ئەوەی ئەو شوێنانە بێتە شەڕگایەک و کوشتارگایەک بۆ کورد هەموو منتقەکانیش منتقەی کووردە ئەبێ قیاداتی کوردی زۆر وریا بێ حتەنانەت حتا معارەزەی ئێرانیش لەم مەرحەلەیە ئەبێ وریا بن چەشنی مەلا مستەفا تەعاملکەن کە کاتێ شەڕی حربی ساڵی 1967 شەڕ لە بینی ئیسرائیل و لە بینی عەرەبەکانە بوو مەلا مستەفا قەراری ئەوەی داوتی من شەڕ ڕاگرم دژ حکومەتی عێراقی لەبەر ئەوەی دوژمنەیەکەی هەیە ئەو دوژمنە شەڕەکە لەگەڵ عەردی با بڵێ موسڵمانانی داگیر کردووە یەک تەرەفە ئاگربەستی کرد ئەبێ ئەو مووقیفانەی مەلا مستەفا و ئەمسالی ئەوان بێتەوە یادمان نەوەکانی ئەوانیش و نەوەکانی مام جەلال و ئەوانیش کە ئەوان ئەڕۆیشتن وەختی خۆی لە فەڵەستینە دیفاعیانە کرد لە مەزلومیەتی با بڵێن فەڵەستینیەکان بەم شێوازە ئەبێ ئەوانیش خۆیان نەخەنە ناو شەڕگەیەکەوە بەڵکو ئەبێ ئەمڕۆ هەوڵ بدەین هەمومان باوەش بە یەکا بکەین یەک قەرار بین یەک دید بین بۆ ئەوەی وڵاتانی دنیاش حیساباتمان بۆ بکە تەنانەت ئەگەر حتا لە پێناو ئەوەیە ئەگەر بێت و ئێمە بشمرین باشترە لەوەی وڵاتی ئێمە و کوردستانات بێتە جێگەی شەڕگەیەک بۆ خەڵکی غەیری خۆمان بڵێنەوە ئێمە پارەمان پێتان داوە تا جێشمان بۆتان دروست کردو مەشقمان پێتان کردو ئەمڕۆ پێویستمان پێتانە ئەبێ ئێمە زۆر وریا بین ئەمە موامرەیەکی زۆر گەورەیە بە نەزەری من لەسەر کورد شەڕەکانیش لە ناوچە کوردستانەکانشا دەبێ ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە بەڵێ کاکتۆر بینە سەر وڵاتانی عەرەبی و ئەو شەڕە کاریگەر لەسەر وڵاتانی عەرەبی خۆت بەڕێزش داماژر پێکرد ئێستا گەروی هورموز داخراوە کەم ڕێڕەوی کاڵاکانە هەم ڕێڕەوی هەناردەینەوەتە بۆ عێراق بۆ کوێیت بۆ ئیمارات وە غازی قەتەر بۆ ناوچەکانی ئاسیا ئەویش وەستاوە لێکەوتێم شەڕە لەسەر وڵاتانی عەرەبی و چۆن دەبینی و ئەوان بڵێن ملکەکانی ئەمریکا لەو شوێنانە بردومان کراوە کاریگەریەکەی چی دەبێ خۆی کاریگەریەکە لە سەر هەموو دنیاە ئەوان دەڵێن ئێمە هەر شوێنی قاعیدەی ئەمریکی تێدا بێمە
با بڵێن تۆ بارانیەکەین و لێ دەین لە هەمان وەختە تەماشای وەزیر خارجیەکەیان کە وەزیر خارجی با بڵێن ئێران ئیشارەت بەوە کە ئێمەڵێ دۆستایەتیمان لەگەڵ جەنابتان هەیە بەڵام ئەو ئەردانە عەردی ئێوە نیە ئێستا ئەو قاعدە عەسکەریانەی قاعدەی ئەمریکایە ئەمریکا لە ئێمەدا ئێمەش مەجبورین دەستمان ناگاتە ئەمریکا لە قاعدەکانی ئەوان دەین هەر شوێنی ئەوانی تێدا بێ لێی دەین ئەمە مەوزوعێکە ئەنجا ئەوان خۆیان بە حەق ئەزانن ئەڵێن مادام ئەو شەڕی لەگەڵ ئێمەیا کردووە لە کاتێکە ئێمە لە مفاوەزاتا بووین ئێمەش مەجبورین دیفاع لە خۆمان بکەین و لە هەر شوێنێکە قاعدەی ئەوانی تێدا بێ ئەمە لێی دەین ئەمە مەسئلەکە بۆیە ئەو شوێنانەی کە قاعدەی ئەمریکی تێدایە ئەوانە بە ئاشکرا دەڵێن خۆ پێشتریش وتبووی هەر خامنەئی خۆی وتبووی ئایەت الله خامنەئی ئیشارەتی بۆ کردو شەڕەکە زۆر گەورەترە بێ لەوەی کەوا شەڕ لە بینی ئیسرائیل و ئەمریکا و ئێرانە بێ شەڕ مۆنتقە و ناوچەکە گرێت ئەوە تا ناوچەکەی گرتوتەوە معلومە لای بەڕێستان ئێستاوە تەماشاکە گەردووی هورمز گیراوە گەورەترین ئەزمەی نەوت ئەکەوێتە عالمی ئەوروپاوە لە ئەوروپا و ئاسیا و هەموو شتێ حتا بۆ سین معلومە لای بەڕێستان زۆربەی زۆری نەوتەکان کاگاتە سین لە گەروی هرمزەوە دێت باشە لەبەر ئەوە ئەمە مەسئلەیەکە احتیمالە تەتەوری زیاتریش بکە بابلمەندە بوو ئەوە نەشمین بێ احتیمالێکی زۆر ئێستا میسرش ئەترسێ لەوەی کە ئەڵێ ئەگەر بێت و لە ئێران تەواوبوون ئەوجا نۆبەی من دێ بە ئاشکراش یەکیۆک ئۆردوغانی شارەتەکە بەوە ئەگەر ئێران بە شێوازێ لە شێوازەکان شکست بێنێ ئەوە ئەو شکستە بۆ ئێمەشە بۆیە ئەوانیش ئەڵێن بێجگە لە وڵاتانی کەش ئەمە کەڵەگاییەکە ئەمریکا ئەیکا کە مەسلحەتی ئەمریکاشی تێدا نیە ئەمە نە مەسلحەتی ئەمریکای تایە نە مەسلحەتی وڵاتانی دەور و پشتی ئەمریکای تایەوە تا کەنەدا معلومە لای بەڕێستان تەماحی لەوەیە کەنەدا جارێککە بگەڕێتەوە ئەو کەڵەگایی کە ئەوەی کا دوو لەڕی جەنابتان و مەجلیسەکە و با بڵێن بینەران و بیسەرانی ئەم کەناڵە خۆشەویستە ئەمە لە تاریخی لە قانونی دەولی ئێستا من دکتۆرام لە قانون دەولی ئێستا من پەشیمانم ئەڵێم لەگەر قانون دەولەتی ئەوها بێ ئەمە قانونی غابە ڕئیسێک لە وڵاتێکایە 40 ملیۆنە بێ ڕئیسەکەی هەڵگرێ و بیباتە جێیەکە و کەسێکیکە دابنێ و تەماحی نەوتەکەی لە شوێنەکانی کە تادیری هەموو دنیا بکە ئەمە شتیوانیە ئەمە ئەسڵەن ئەم کابرایەکە هاتووە گەورەترین مصیبەتە بۆ ئەمریکا ئەمجا بۆ هەموو دنیا لەبەرەوە قانونی دەولی پێویستی بە قانونێکی کە هەیە ئەمڕۆ بەڵێ سەباڵ ئەمەش کە ئەکرێ هەمووی مخالفەی قانونی دەولیە بەڵێ بۆ ئیسرائیل نەوەوی هەبێ بۆ پاکستان هەیبێ بۆ فلان شوێن هەیبێ بۆ عالەمی ئیسلامی نەیبێ بەڵام ئیسرائیل بیبێ لە پەنای ئێرەوێ چەندێ نەوەوی هەیە بۆ حسابات لەگەڵ ئەوە ناکە بەڵام وڵاتێک ئەوێ وزەوی ئەتۆم بکە خۆ من نەک بۆ دیفاع بێ لە زەید و عەمر بەڵام ئەمە واقعەکەیە واقعەکە وا ئەگەیەنێ باشە بۆ وڵاتێکی ئیسلامی کە نەوەوی ئەبێ ئیتر ئەبێت دنیا ئەبێ هین ئیسرائیلێک ئەمەندەیە فەڵەستینێکی داگیرکراوە ئەمەندەیە لە چاوی ئێرانەوە لە چاوی وڵاتانی دەور و پشتەوە خێروبێری ئەم وڵاتە مەفروزە ئێمە خۆمان بیخۆی بۆ وڵاتانێک لە هەزارها کیلۆمەترەوە بێت ئەو خێروبێرە ئێمە بخوا ئەوەش سەبەبەکەیەوەیە کە ئێمە خۆمان ناکۆچین لەگەڵ یەکتریە ئەم ناکۆچی وای لە ئێمە کردووە ئەردەکەی ئێمە ئەردێکی زۆر پاکە وەکو حەزرەتی نوح ئەفەرموو ئەی فەرموو ڕەبی ئەنزلنی منزلا مبارەکا وأنت خير المنزلين واستوت على الجودي وڵاتی ئێمە وڵاتی کوردستانات وڵاتێکی خێر و بەرەکەتە ئەم خێر و بەرەکەتە بۆ ئێمە لە هەزارها کیلۆمەترەوە بێن ئەو خێر و بەرەکەتە ئەوان بیخۆن و ئێمەش مەحروم بین لێیان ئەمە هەموو مەسئلەگەلێکە تەماحی ئەو اقتصاد و ئابوورەی ئەم ناوچەیان هەیە ئاوی ئەم ناوچەیان هەیە سیحون و جێحون و دیجلە و فرات ئەمە مەسئلەگەلێکە هەمووی مخالفە بۆ قانونی دەولی یاسای نێودەوڵەتی بەڵێ کاکتۆر سەبارەت بە وڵاتانی عەرەبی ئۆکاری چێکە تاکو ئێستا بڵێن ڕاستە بنکەکانی ئەمریکا بڵێن بۆردمان کراون بەڵام لە ڕووە بەرهێنانەوە ئەوان بڵێن سومعیەوە بەرهێنانیان زیانی بەرکەوتووە ئەوان خۆیان هیچ کاردانەوەیکیان نییە بەرامبەر ئێران وەکو خۆیان وەکو کاردانەوە هەوڵ و تەقەڵایەکە بووکە ئالاساس کاردانەوانە بێ و عەسکەریەن ئەوان بەشداری بکەن بەڵام وەزیری دەرەوەی با بڵێن جمهوری ئیسلامی ئێران بە ئاشکرای ئیشارەتی کرد من هیچ دژمنایەتێکم لە هیچ لەگەڵ ئەم وڵاتە عەرەبیانەیە نییە بەڵکو من دۆستم لەگەڵیانە لە بەعەکسشەوە بەڵام ئەو قاعیدە ئەمریکیانی کە تایەتی من بە ئاشکرا وتومە ئەگەر تۆ ڕئیسەکەی من نینەکەی تێگەی با بڵێن ئایەت وڵاکەی من کە ڕئیسی دەوڵەتەکەیە هەموو کەسەکانی من ئیختیالەکەی و لە ناویان ئەبەی ئەی من دانیشم خۆ مندا نابێ دانیشم تۆش لە هەر شوێنێکی من ئەوە جێیەکە کە من ئەبێ لە تۆ بدەم
ئەو بە ئاشکرا خۆوتیانە پێش ئەوە بەڵام بەڵێ. ئەلبادی ئەظڵم عەرەب ئەیە شتێکە ئەوەی کە سەرەتا زوڵمێکەکە ئەوە ظالمە بەڵام کە تۆ مقاومەکەی لە ئیسلامشا بێت تۆ مقاومەکەی لە قانونی نێودەوڵەتیشا بێت تۆ مقاومەکەی کەسی بێتە سەر خاکەکە سەر وڵاتەکەت بێ داگیریکە ئەبێ دیفاعکەی لە خۆت ئەوە کەرامەتی ئینسانە خوای تەبارەک و تەعالا حەقی ئەوەی داوە بێت بۆ ئەو بێ لە هەموو ئەم لەم جێ دوورەوە بێ وڵاتەکان داگیرکە و بە هەوەسی خۆی تەسەڕوفی تێدا بکە و پارە و باجیان لێ بسەنێت و بشڵێ ئەم عەردانە بۆ ئێمەیە ئەمە هەموو هی ئێمەیە یان وەکو ئەوەی کە جوولەکە دەڵێ هەر عەردێک جوولەکەیەک پای بخاتە سەری ئەوە عەردی جوولەکەیە خوایە کە ئێمەی دروست کردووە ئەو عەردەی داوە پێمان من وەکو کوردێک حەقی خۆمە وڵاتمە بێ حەقی خۆمە دەوڵەتمە بێ حەقی خۆمە کیانم هەبێت خەلەلەکە لە وڵاتانەشە لە عەرەبەکانە لە فارسەکانە لە تورکەکانە لەوانەیە بۆ خۆیان قابیلە قوبوڵەکە دەوڵەتیانە بێ نەمان بێ بەڵام ئێمە لە چونکە یەکگرتوونین تەماشاکە ئێستا ئێمە دەوڵەتمان هەیە لە کوردستانە بەڵام دەوڵەتەکەمان کردووە بە 2 دەوڵەت ئەیکەین بە 3 دەوڵەت ئەیکەین بە 4 دەوڵەت لەبەرەوە بێ ئێمە وریابین قیاداتی کوردی زۆر وریا ئەم مەرحەلەیە بێ هەتا خۆمان دوورخەینەوە لەم ئاگرە قازانجەکەین کوڕی خەڵک نەدەین بە کوشتە بەڵێ کاکتۆر کاتیشمان کەم ماوە بە سەبارەت بە بەڕێز باست لەوە کرد کە ڕەنگە ئەگەر سەرکەون بە سەر ئێران قۆناغی داهاتوو سەرەی تورکیا بێ ئەتا پاکستان خۆیان ترسیان هەیە باسی میسرت کرد یعنی دانەوێت زلهێزێک لەم ناوچەی نەمێنێ کەسێک نەمێنێ تەنها ئیسرائیل وەکو هێزێکی گەورەی باڵادەست لە ناوچەکە هەبێ بە نەزەر من ئەو خەوە تەواو بوو گوزەشت خەوی ئەوەی ئیسرائیل باڵادەست بێت لە منتەقەکە ئەوە گوزەشت وغدا لناظری قریب سبەی ئەیبینینەوە ئەو قسەی کە من ئەیکەم بەعکسەوە ئەمە بێتە بەشارەت و مزگەنێکی زۆر گەورە ئەگەر عالەمی ئیسلامی بەخۆیان بچێتەوە وحدەتێکی سەف بکەن قیادات لە خزمەتی خەڵکەکەیان بن نەک خەڵک خزمەتیان کا و خزمەتکار بێ یەقینمەیە ئەمە ڕاچەڵەکان نێکە وەکو خوای تەبارەک و تەعالا لە قورئانە فەرمێ والسەماء والطارق وما أدراك ما الطارق ئەمە تەرقێکە بەسەری هەموو قیاداتە هەموو سەرۆکەکانی ئەم وڵاتانی دەور و پشتە کە بزانن هەر کاتێ ئەمریکا ئیشی پێتان بێ هەموو ئیشێکتان پێکا بەڵام سبەی دووسبێ ئەگەر ئیشی پێتان نەما دیفاعشتان لێ ناکات چونکە ئێستا خەلیج واڵێن ئەڵێن دیفاع لە قاعیدەکانی خۆیەکە دیفاع لە ئێمە ناکە دیفاع لە مەصالحی ئێمە ناکە لە مەصالحی خۆیەکە بەس بۆیە پاشەڕۆژ ئینشاءڵڵا بەشارەت و مزگەنی زۆر گەورە ئەبێ خوای تەبارەک و تەعالا هەر ئەو دینە سەرەخا خۆی فەرموویەتی ئەمە سەرەتایەتی ئینشاءڵڵا تەعالا بەڵام ئەبێ ئێمە بە حیکمەتەوە مامەڵە بکەین لەگەڵ ئەو واقعەیەکە هەیە بەڵام وڵاتانی تر بۆ نمونە بەڕێز پێدوای ئەو بارودۆخی کە هەیە کە وڵاتانی ئیسلامی لەو بارودۆخەدان ئەنجامی ملکەزبوونیانە بۆ ئەمریکا و ئیسرائیل بۆ نمونە کە ناتوانن بۆ ڕوبەڕووبوونەوەیکی هاوبەش هەبێ یاخود دابەشبوونی کۆمەڵگاکان ئێستا برا باشەکەی من کاکە حەکیم گیان ئێستا تەماشاکە ئۆروپا زوو پشتیان بە ئەمریکا بەست ئێستا دەڵێ نابێ پشت بە ئەمریکا ببەستین ئەبێت پشت بە خۆمان ببەستین تەنانەت بەریتانیا فەڕەنسا ئوسترالیا هەموو ئەو وڵاتانە ئێستا خودی خۆیان اتحادی ئۆروپی خودی خۆیان ئێنەی دیفاع خۆیان لە خۆیان بکەن ئەمە یەکەمیان دوو سین لەولاوە ئێستا قووەتێکی زۆر هائیلە هەروەها بە ئاسانی نییە ئەو تەکنۆلۆژیای ئێستا سین هەیەتی و ئەو سلاح و ئەسلیحانەی کە سین هەیەتی وڵاتانی کە نییە گالاند وەزیری دیفاعی پێشتری دەوڵەتی ئیسرائیل وڵاتی ئیسرائیل کیانی ئیسرائیل ئیشارەت بەوە کە ئەڵێ گریمان ئەگەر ئێمە گریمان ئەوە زمان وا حەڵێ خۆی ئەڵێ گریمان ئەگەر ئەوە تەسریحەکەی ئەمڕۆیەتی ئەڵێ گریمان ئەگەر ئێمە سەرش کەوتین بەسەر ئێرانە لەولاوە قووەتێکی کەمان بۆ دروست بووە کە تورکیا بە زمان حاڵ ئەڵێ نەوەوی هەیە ژێر بەژێر ئەمە یەک خۆی سلاحی زۆر فەتاکی دروست کردووە سەواریخی دروست کردووە بەواریجی دروست کردووە تا ڕادەیە استیقرارێکەکەی لە ناو وڵاتەکەیە تا ڕادەیەک ناحیە ئیمکانیاتی هەیە و مەشروعیشی هەیە لە منتەقەکانە سووریاش لەولاوە خۆی تەرتیباتی کردووە لەگەڵیانە بە هەر حاڵ ئەڵێ ئەی باشە لەگەڵ ئەوە چی بکەین
ئەگەر لەگەڵ پاکستانە چی بکەن کەنەوەی هەیە بۆیە عالمی ئیسلامی زۆر بەهێزە ئەگەر بێت و وەکو نەجمەدین ئەربەقان ڕەحمەتی خوای لێ بێ ئیشارەتی بەوە کردوتی اتحادێکی ئیسلامی بکەین لە بینی دەوڵەتە ئیسلامیەکانە ئێمە هەم کانزای زۆرمانەیە هەم ئاوی زۆرمانەیە هەم قوی بەشەری باشمانەیە هەم خاوەنی خەڵکی عەقیدیمان هەیە لەبەرەوە مەزین و بوونەوەیەکە فەرقێکە ئەدا بە مێشکە کە وریابن ئەمریکا جێگەی ئەعتیبار نییە جێگەی سیقە نییە هەر کاتێویستی بتان فرۆشێتان فرۆشێت بەڵێ سوپاس دەکەین ئەبێ ئەمە دەرس وەرگرین ئێمەی کوردیش بەڵێ سوپاس دەکەین بەرەز دکتۆر محەممەد بازیانی کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی مادومان کردی سوپاسی ئامادەبوون دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکاران خواتان لەگەڵ